سلێمان قادر ناسراون بارسەلان ئالانی لە دایکبووی ساڵی 1970 هەتا تەمەنی 6 ساڵی هیچ کێشەیەکی تەندروستیم نەبوو. دوای تەمەنی 6 ساڵی تووشی نەخۆشی بووم و دوای ساڵانێکی زۆر بووە هۆی پەککەوتنم. من بەر لەوەی کە تووشی نەخۆشی ببم فەقێ بووم لە حوجرەی فەقەیان و کەمتر لە 6 مانگێک فەقێ بووم. دوای ئەوە ناومان تۆمار کرا بۆ خوێندن لە قوتابخانە بۆ ساڵی 1970. بەس دیارە ئەو کاتکە وەزعی نێوان شۆڕش و ڕژەمی بەعسی ڕووخاو وەزعێکی نالەبار و ناهەموار بوو. ئیتر بووە هۆی ئاوارەیمان و ماڵ سووتان و گوند ڕووخان و بە هەموو ژیانمان لە عشکەوتان ئەبردەسەر. ئیتر هەم نەخۆشیەکەی من پەرەی ئەسەند و هەمیش ئێمە بە نەخوێندەواری ماینەوە. دوای ئەوەی کە شۆڕش تێکچوو لە کەوتینە شارەکان لە ساڵی 1990 باوکم هەولیدا لە ماڵەوە فێری نووسین و خوێندنەوەی کوردیم بکە وە توانی تا ڕادەیەک فێرم بکە. ئیتر دوای ئەوە من مامێکم دەستی ڕسمی هەبوو، حەزم لە وێنە کێشان بوو، سەرەتایەک لە وێنە کێشان فێر بووم. دوای ئەوەی کە کەوتینە بە دوایەوەتەکان و لەوێش بە پیتەکانی ئینگلیزی فێر بووم و دواتر پیاوێکی بەڕێز فێری قورئان خوێندنی کردم و ئیتر تەواو نووسین و خوێندنەوەی کوردی فێر بووم. دوای ئەوە لە سەرەتای 2000ەکان توانیم چەند پیشانگای شێوەکاری بکەمەوە چەند کۆڕێکی شعری کە خۆشم دەستی نووسینی شعرم هەیە ئەنجام بدەم. و ئێستا دوو کتێبی شعری چاپکراوم هەیە وە کتێبی تریشم لە بەردەستن و توانیمە لە بوارەکانی کۆمپیوتەر شارەزایی باشم هەبی. بە چەند خولێکی کۆمپیوتەر و خولی فێربوونی زمانی ئینگلیزیم کردووە. توانیمە بە خول بۆ فێرخوازان بکەمەوە تا ئێستا زیاتر لە 70 بڕوانامەم بەخشیەوە بە فێرخوازانی کۆمپیوتەر. و دوای ئەوە بە هەوڵمدا کا من بەبێ بڕوانامە نەمێنمەوە. لە ساڵی 2006 بە تاقیکردنەوەی دەرەکی قۆناغەکانی سەرەتاییم دەست پێ کرد و لە دوای ئەوەی کە پۆلینۆی بنەڕەتیم تەواو کرد لە ساڵی 2019 ساڵی 2020 هاتم بۆ پەیمانگای داتای ناحکومی بۆ زانستەکانی کۆمپیوتەر لە سۆران. ئەوە 5 ساڵە لەوێ خەریکی خوێندنم و بەردەوامم ئەمڕۆژ لێرە کۆبوونێتەوە بە مەبەستی وێنەگرتنی بە کۆمەڵ کە ئاخر ساڵمە لە خوێندنی پەیمانگا بە پشتیوانی خوا و بە پشتیوانی برادران و بە پشتیوانی خانەوادەکەم و هەموو ئەوانەی کە هاوکاریان کردم سپاس بۆ خوا خوێندنەکەمان بە کۆتاهێنا. ئامۆژگاری من بۆ هەموو ئەوانەی کە لە خوێندندا بڕاون ئەوەیە بە تایبەت خاوەن پێداویست تایبەتەکان ئەگەر ڕۆژانە بتوانن تەنها 2 شە فێر ببن نابێ کۆڵ بدەن، ئەبێ بەردەوام بن، چونکە با هیچ نەبێ سەیری من بکەن. من لە ماوەی 30 ساڵ هەتا توانیمە خوێندنەکەم تەواو بکەم. ڕاستە پچر بووە، نێوانی هەبووە، بەڵام هەرچونکە خەونەکەم ئەوە بووە کە خوێندنەکەم تەواو بکەم کۆڵم نەداوە و توانیمە باکان بگەم.